پێشوازی لەو بانگەوازەی دایکانی ئاشتیەکەین بەڕاستی پەیامەکەیان زۆر کوردانە زۆر ئینسانیانەیە و هیوادارین هەموو لایەک بە ڕۆحی بەرپرسیارەتیەوە لەم پەیامە گرنگە پەر بەرپرسیارەتیە بڕوانن. بەسە ئیتر چیتر بە دەستی کورد بە خوێنی کورد سوور نەبێ، بەسە ئیتر با خوێنی گەلی کورد خوێنی ڕۆڵەی کورد بە دەستی کورد نەڕژێ و لێرەوە ئێمە دەنگی خۆمانەخینە پاڵ دەنگی ئەوان وەکو فراکسیۆنە جیاوازەکانی ئەنجومەنی نوێنرانی عێراق بە تایبەتی داوا لە پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەکەکەکەین کە گرژەکانی نێوانیان بە شێوازی ئاشتیانە چارەسەر بکەن و کەس نەبێتە قەرەوڵی سوپای دەوڵەتانی دراوسێ بۆ پەلاماردانی لایەنەکانی تری کوردستان و ئەو کێشانەی کە هەن بە شێوازی ئاشتیانە چارەسەر بکرێن. لە ڕاستیە داواکاریەکانی تورکیا لەناو خاکی هەرێمی کوردستان داواکاری ڕەوانین. تورکیا بیانووە هێنێتەوە بیانوو بە بوونی پەکەکە هێنێتەوە لە چیای قەندیل لە ناوچە جیاوازەکان بۆ درێژەدان بۆ لەشکرکێشیانەی کە ئیکا وەگەرنا ئێمە هەمومان نەزانین کە بیانوەکە ئەو بیانووە وەگەرنا ئامانجەکە گەورەترە لەوە وەگەر تەنانەت پارتی کرێکارانی کوردستانیش لەو ناوچانە نەبن بەدڵنیاییەوە لەشکرکێشی تورکیا هەر بەردەوامە بێ و قەندیل شوێنێکی ئەوەندە سەختە کە هەمیشە هێزی پێشمەرگەی تیا بووە بە درێژایی 50 ساڵی ڕابردوو لە پێشمەرگە و لە گەریلا و لە شەڕڤان و ئەوانە چۆڵ نەبووە و تەنانەت ئەتوانین بڵین ئەگەر قەندیل هێزێکی بەرپرسیار تیابوونی نەبووە ڕەنگە ئەگەر گروپە تۆرۆریستیەکان تیابوونیان هەبووە شوێنێکە بوو هاوشێوەی تۆرابۆرە هەروە بە ئاسانی ناتوانرا کۆنتڕۆڵ کرێەوە بوویە هۆی دروستکردنی کێشە و ناسەقامگیری بۆ هەموو ئەم ناوچەی کە ئێمە تیاژین بۆ عێراق بۆ ئێران بۆ تورکیا. بۆیە کێشەی کورد لە هەر یەکێک لە پارچەکانی کوردستان بەڕاستی بە شێوازی ئاشتیانە چارەسەرە بێ. تورکیا دەبوو پند لە مێژووی 40 ساڵی خوێناوی شەڕی نێوان خۆی و پارتی کرێکارانی کوردستان و گروپەکانی تری ئازادی خواست لە باکوور وەربگرتایەوە بیزانایە و کێشانە بە شەڕ چارەسەر نابن. دەبوو پندی لە عێراق وەربگرتایە کە کێشەی ئێمەش کێشەی کورد لە عێراق بە شەڕ چارەسەر نەبوو بەڵکو بە ئاشتی چارەسەر بوو. ئێمە لێرەوە بانگی تورکیاشەکەین داوا لە تورکیاکەین کە جارێکی تر بگەڕێنەوە بۆ پرۆسەی ئاشتی لەگەڵ نوێنەرانی کورد لە پەرلەمانی تورکیا بکەونە دانوستان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەن. ئێمە دەنگی خۆمانەخینە دەنگ پاڵ دەنگی ئەم دایکە سەرپۆش سپیە ئاشتی خوازانەی کە ڕۆڵەکانی خۆیان بەدەستی خۆیان ناشتووە و شەهید بوون لە پێناوی بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان. دەنگمانەخینە پاڵ دەنگی ئەوان و داواکەین تفەنگەکان خامۆش بکرێن و داواکەین ئاشتی سەقامگیر بکرێت و داواکەین لە بری لولەی تفەنگ دانوستان بکرێتە ڕێگای چارەسەرکردنی کێشەکان.